سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم سیروان خەچۆ ئەمڕۆ لەگەڵتاندا دەبین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەسەر یاریەکانی جامی جیهانی تۆپی پێ و دوایاری کە ئێستا لە نێوان ئەرجەنتین و ئیسپانیا بەڕێوە دەچێت. هەتا ئێستاش یاریەکە بەرامبەرە و هیچ لایەنێکیان هیچ گۆڵێکیان تۆمار نەکردووە. جا با بزانین یاریەکە لە کاتی زیادەی یاریەکەدایە، با بزانین تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بمێنەوە پێکەوە بزانین ئەنجامی یاریەکە چیە بێ بۆ ئەم بەرنامە تایبەتە. بەلێگەلی بینێران هێرۆ سلااف لەتە و هەموو بینەران هەر دەرێک گۆلمە تەماشەتکن پڕانیا خەڵکێنەها هەلبەت لیاریە تەماشەتکن هێرۆ لێ مەگۆ ئەمێدوێ دەمژمێرێ دوورن داگوێ جۆش و هەیەجانە خولەکێن داوی لەگەل بینەرێن دەنگی ئەمریکا پارڤە بکن وەکو هێرۆژی گوت نەها دەمام داخفن نەها یاریە ئەرجنتین و ئەسپانیا یاریە داوی یا جاما جیهانی لە ئەمریکا مەکسیک و کەنەدایێ بڕێڤە دەچێت چەند خولەکمانە هینژی 0-0 هێرۆ. بەڵێ هێشتا 0-0 و ئازیزان ئێمە دەزانین یاریەکان با بڵین ئەمە درێژترین جامی جیهانی بوو کە هەتا ئێستا کرابێ. هەتا ئێستا 39 ڕۆژە، ئەمڕۆ 39 هەمین ڕۆژە ئەم یاریانە بەردەوامەوە بە کۆی گشتی 104 یاری ئەنجام دراوە تا بزانین و ئەم مۆندیالە بە هاوبەشی لە نێوان ئەمریکا مەکسیک و کەنەدا بە هاوبەشی لە نێوان ئەم وڵاتانە میوانداری کرا. مۆندیالێکی گەرمگوڕ بووە تا ئێستا زۆر سەپرایزی بوو بێگومان لەگەڵ میوانی بەرنامەکەماندا باز لەو سەپرایزانش دەکەین کە لەم بەرنامەیەدا ئێمە زیاتر تاوتوێیەکەین چ شتێک زۆر سەپرایزێکی گەورە بوو لەم یاریانە. بەڵام وابزانم خۆشترین شتیش ئەوە بووە سیروان هەتا ئێستا کە دوو تیمی زۆر بەهێز دوو یاریزانی زۆر بەناوبانگ یامال و میسی کەوتونەتە بەرامبەریەک. لیۆنێل مسی ژالی ئەرژنتینە هێرۆ و لەمین یامال ژالیە اسپانیایەک و یاریزانên ji di nifşê cuda hatine hember hev û ji xwe her kes dizanin ha behsa wê wêneya han dike dema ku Mesî resmekî wan li gel hev wexta Yamalî biçûk bû û Mesî 19 salî bû li Barcelona. Yani temenî با بڵین 19 ساڵ لە تەمەنیان جیاوازی هەیە کە ئێستا کەوتونەتە بەرامبەریەک. ڕاستە هێرۆ تە بەحسا کرد تەگۆڤایە درێژترین جاما جیهانی و ڕاستیژی ولۆیە درێژترین 39 ڕۆژن و سەد و هەروها مەزنترین ئەم بێژن مۆندیال ji ber 104 گێم تەف ئەڤا کۆنها نیویۆرکێ بڕێڤە دەچێت 104 گێم ئەڤژی مەزنترین یاریên هەری درێژ li vê dema ku em diaxivin hêro niha hinek dîmenên zindî hene ji بۆ تەماشەوانên دەنگی ئەمریکا یا ئەم بێژن پڕانیا li گۆر ez dibînim hêro پڕانیا yek jê ya jor yarizan yani em bêjin alîgirên Espanyanî û yê xwarê tev li hev diyar dibe. بە پێچەوانی واشنگتن ئێمە هەندێک پێش ئێستا ئازیزان من و سیروان ڕۆشتینە کە شوێنێکی تایبەت لێرە لە واشنگتن دیسی لە ناشنال مۆر دروست کراوە بۆ ئەو کەسانی کە خوازیارن پێکەوە تەماشای یاریەکان بکەن. من و سیروان چوینە ئەوێ کە بینیمان سەدان کەس لەوێ دانیشت بوون کە تازە یاریەکە دەستی پێکرد بوو. سەدان کەسی تریش هێشتا لە ڕیزا ڕاوەستا بوون بچنە ژوورەوە لەبەر دەبێت بە ئاسایشا تێپەڕبی تا بگەیتە ژوورەوە بۆ دانیشتن لەوێ. بەو گەرمایش ئەو خەڵکە کۆبوونەوە بە ئەو نەجارێکێک و ئەم وەکو هەفکاری مەی دەنگی ئەمریکا چەند جارات چوون وێ دەکێت گەرمەهەیە واشنگتۆندا بڕاستی بە حەزاران خەڵک کۆم بوون ئەگەر یاری یا ئەمریکا با نەیە ئەمریکا با بە حەزاران خەڵک وێ دەکێت کۆم دەبوون و ئیرۆژی جوداهی نەبوو بڕاستی ئیرۆژی بە هەمان جۆش و هەیەجانیش فڕگۆ یاریە هەری مەزنیا مۆندیالەیە. ئەمێ پشتی وان دیمێنên زندی جارێکە دن تەماشەوانان ببن وان ڤیدیۆیەن کۆ منوتە بە هەورە وەختام چوون بەری دەستپێکردناوێ بەرنامەیە ئەمێ بینن سەر ئەکرانی دەنگی ئەمریکا. لێ هێرۆ ئەڤ نەتەنێ لە ئەمریکا ئەڤ جۆش و هەیەجان هەیە نەتەنێ لە واشنگتۆنا پایتەخت هەروها لە باژارên کوردستانê jî یەک ji wan bajaran jî niha qamişloyê
لقام شلو دوی دما هاند هیرو لقادا آزادی جرد بیجن پارک آزادی به هزاران خلق کوم بونه مهنك ديماني ويديتن لسر هفكاري ما امجد كردو پیامنیر لقام شلو هنك ديمان شاندبون بابزانين اگر امجد لوي به بابزانين بيبينين ديمانا كان باشا امجد بمره هيرو امجد كردو پیامنیر لقام شلو باوايك زنديج بارك آزادي امجد البارك آزادي نوصى صلاة لي بامجد بله راست دما و باش به دما تباش به سیرو هان دما تباش به هیرو براسین ها ام لپارک آزادینه او پارکا گو ام بیجن 39 روزن جوش و هیجان دیتن لویده که لبرگارینگه جامع جیهانه جبر کل ویده که حرجار کوم دبون لی اما بتایبت دروجین داویده ام بیجن ما چانیو داوی و ما چایرو حری گرس بوج برگو فستیوالک جیل ورد هات دار خستن وگو نها والفیمت بینن بحزاران خلق بجوش لور کوم بونج علی گرن ارجنتینه و علی گرن اسپانیایی جی بله امجد براستی خوش و تشتا بالکش دیمنی گو بری برنامج تهنک دیمنی تو مارکری جمر شاندن گو براستی کس يعني جنقلك نفشو تمنن جدا الور آماده بون کچ جن میر پیر زاروک تشتكي خوش براستی گو لوی پارک آزادی القامش لنولو بالکش باشا امجد نهار روشا او لهي شوائل ودد بله هیرو براسیل ویده که دماکو اویاریگه یان اف پارک هاتی دامز راندن ویده که سکیوریتی تایبت هنه کو وی پارک دپاريزن لاما شبو یاریگه شبو ماتشن جامع جهانی جی روشن آورته هنه کو اسایش و هزن هواری جی بگرسایی پارسنا ویده وریدکن براستی یعنی ام بیجن اف خال پارک آزادی خالا حری مزنترینه گو خلکن قامشو ليك كوم دبن والبر ماتشين جامع جهاني دمينيش بركو جي حري فره وسكرينا حري مزن لفر هاتي دا بله باش امجد يعني الجور تشاف ديرياتا وتلور تجدسبيكا يا فيار يلور يا اليجرين ارجنتينا برنيا اسبانيا براسي ام اشتروينا بيجم فرانيا و اليجرين ارجنتينا او كنج اليجرين اسبانيا انا او خد ديجيتي ارجنتينا ها بالتي ماجي هيا او اليجري ارجنتينا براسي اسماعيل ام بيجن تبي ما تشي تشاواد بين تبيجي وكيب سركب بما ام بينن تجلي ارجنتينا الخوتيريه بله اسماعیل ام بیجن الگوری شوپاندن آتش جامع جهانی ارتبینه او ماتش الامریکا کاپا جهانی گوهات دا خستن تا چاوادید تمام تمام والله جور تبينن امريكا تشكيل باش كل جور تبينن كايات و شوالي تصوير شوالي اذا وناس باش تصوير و باش تشتين مثلا كده نوع كاس العالم تمام قال لك سباس بلي سيروان يعني وقو ام دبينجي الفيدك على جرين ارجنتينا فرترنجي على جرين اسبانيا ويعني لويه هي دكن جو ارجنتينا بسركبه و حمي جاردن جو دخلين داويد جو تشاو سردكت بله امجد هلبت بمره بمينه امجد حياه ضويا برنامج ل الهبتي هول بدك وتهنك ميفان دنجي جمر پیدا بكم نارينه خلق دنجي ورجرين هيرو امنها هر نيويورك جهيك و افياري افليستك هين لور بردوامه او شنك استاب بهزاران كز هوايتيان بولبونا بله براستين هاجي روجنافان سينان تنجدمير لور بمره سينان جدسبيكا في جامعه جهاني الكوبا جهاني قال لك رابورتين بالكش جبو دنج امريكا شاندن هم ج بوسطن هم ج فيلادلفيا نيويورك بخوات لچند جهان تلور آماده بو نوها چه جداهیات نافبرا وان لیستکن دسپیکی کوپا جهانی بو و یا اتمسفیرا کنها لدوتا هیه بله دم باش سیلوان ج باجار نیویورک ل باجار نیویورک بگمان اف ماتچا
ام بيجن بدافي لنيوجيرسي تي لدار خستن لبالي لنيويورك ونيوجيرسي ام دكان بيجن جبكو جمات لايف في اف ليستيكتي ليسن جالك ام بيجن كلاجانيه كمزن هم لباجار نيويوركي هم جل نيوجيرسي هيش بركو چما سروکی آمریکایی دونالد ترامپ ایرو وی ماشی تماشا دکه و داری دن دجی ام دکارن اوی بجم نیویورک جه کی گله کی devlemende به تایبتی دالی کلتوری و چانده دا باجار نیویورک به تایبتی گلک مرو ج اسپانیا ام ج آرژانتینی هنه و ج اسپانیا هنه لام تایبتی بجن ج آرژانتینی زیادتر هنه وی ماشی تماشا دکن و از نها لباجار نیویورک ما و وقت میگو یعنی اف ماچ کی گلکی گرینگ جبو جبرکو ج 4 سال جاره گتی دار خستن و اف پشتی چند سال جاره کم کل باجار نیویورک ام تایبتی ج آمریکایی تدار خستن سروک آمریکایی بالنسبه به شوپینه و به تایبتی ج به سروک فیفا اینفانتینو را وی ماشی به تاب دشوپینن ماچ کی گلکی گرینگ جبرکو آرژانتینا و اسپین اسپانیا یعنی ام بیژن دوی فینال دار لهمبر هفدلیزن ل به تایبتی از براستی ببجم جگول چابدری من وقت جگول از لگلکی باجرا من اف فیفا شوپان کسی هیوی ندکرد که اول ماچ دنابر اسپانیا و آرژانتین ببه هر کسی هیوی دکرد که دنابر آرژانتین و فرانسه ببه بله وقت جارا داوینا ولو اسپانیا ایروجی اسپانیا سینان تظانت تشتكي بالكيش جو ومنو هيرو الفيرجي ما وقتها از امشون واشنطن جدرفي في سندنجي امريكا افجر بيجن فيفا فانزون وجو جهه جو تجي ليه برانيا جماوران ارجنتيني بون وازبارتكم الجم تجي بالكي بيتر ولو وامجد القامش لو جيكو تقول ورا للامريكا تشما سدم اوكو بنابرين ارجنتيني جو امريكا لاتيني بيتر بنابرين ارجنتيني جي الامريكا بر نيزيكاتيا امريكا هربت او يكش سدم اي نوصه راسته جبركو يعني امبيشن بعوائق جغرافيك هم ارجنتين نيزي امريكا ودالي دندجي نهاد بمرو بيجي بيرنك دولتين لاتيني برتيري نيزيكي امريكاينا وجبرو يكون مثلا جلك كوتشبرين ارجنتيني لا امريكا يجي ديجن بمرو بيجي بيرنك وهروها ميسي جهاد جهان دا مرو كي امبيشن نافدار جان آرژانتینی تمثیل دکه و ابجد شکی گرینگ جبو آمریکیان جبرکو هم وقت نگو با آوایی که جغرافیک نیزیوانه فش من دویش دبینن دویداری ماچ یعنی ماچ آرژانتینی تیمستن گله کس تماشا دکن جبرکو از نها دسندی بواره و سینان نها دوی بره ازش طرف يجوز جبركو اسبانيا جولك برنها انجاما ويك صفر انجاما هري داوي سينانيا فيج كي از دخوازم بينار اربيجم كو نها انجاما فياريه يك بالصفر فران توريس سيروان نازانم سينان لقل ما انا بلام يكشت كازانم يعني ارجنتين للشوازي ياريكانه تا او كاتي كبيش او برنامج دس بيبكاوتشاوم لياريكا اكد اما دزانين كارجنتين هولي اداء ام ياريه بجينه بنالتي لبر اوي جول باريزكي ارجنتين براسي جول باريزكي باشا يعني أمي بتر هيرو بحثا تشتين تكنيكي بكن ليش خور ليبنر لنها فيروس باهيين هري داوي باوايكي زندي سراكران دنجي أمريكا درت كيفن هاجر در هنا ريما جارك دنوان دي من زندي بينا بيشبر فالي ده جدانه براسي جرين اسبانيا انا هلبت از دبيجم بيغمان جارب كاتيج ماوا بو ارجنتيني جاري نازانين انجامك چونه به بلام كاتيج ماوا باب زانين کۆتایەکەی بەچی ئەگا سیروان بەڵام خەڵک بە جۆش و خۆرەوشێکی زۆرەوە دوێز بێژم ژی هێرو گۆلێکی گەلێکی ئەم نکارن نها ئەکرانێ پێش تەماشەوان ناکەن ژ بەر مەسەلێک مافێ چاپێ لێ گۆلێکی باڵکێش خەڵک دبینن بەڵام خەڵک خۆی لەوێ ئەبینێ و هەموو خەڵکە کە کۆبۆتەوە بۆ ئەوە سیروانێ با هەر حەزەکەم باسی ئەوەش بکەین کە شێوازی یاریکردنی ئەرجەنتین لەم ئەوەیە ئەرجەنتین بە شێوازێک یاری ئەکرد بە پلانی 4-4-2 یاری ئەکات لا او بو پلانه یاریەکە بەڵام ئیسپانیا پلانەکەی جیایەکە بە 4-2-3-1 یاریەکە بە شێوازێکی یعنی پلانەکەشیان جیاوازە لە یاریەکەیە و ئەوەی کە بەدیمە کرد هەستمە کرد لەوانەیە بگاتە پەناڵتی بەڵام جارێوا گۆڵێک بۆ و خۆشحاڵێکی زۆر بۆ جەماوەری ئیسپانیا کە
بەڕاستی ینی چاوەڕێی ئەوە نەئەکرا زۆر کەس چاوەڕێی کرد کە وەختا گۆ دو تیم بوێ ئاستا هان ئاستا بلند بگهێژن قۆناغا یاریە هەری داوی دەبێ وەک دەبێژن 50-50 چانسێ سەرکەفکردنی ینی ژبەر ڕاستە چاوێ دنیا هەمووی لەسەر مێسی و ئەرجەنتینایە لێ ئیسپانیا ژی تیمێکی کۆش دەستپێکا vê قەهرەمانی هێرۆ ژی جامایەکی حتانەها یەک ji tîmên herî serkî bû ku performansa wan wek xoma hêro yanî ne bilind bû dadket ji ber lo va tişkî balkêşek û karî bû wêyekê heta cama cîhanî heta vê kêlîkê han biparêze heta vê kêlîkê hêro Spanya qehremana cîhanî heger encam û sadmîne. بەڵێ سیروانجا کۆمەڵێک ئێستا ئەمیست هەندێک شت باس بکەم لە لێرەیە سەبارەت بە هەندێک پرسیارم کە ئامادە کردبوو بەڵام پێم خۆش دوای میوانی بەرنامەکەمان بێتە ئێرە ئەمجا و پرسیارانە و نامێ ئێستا ژەزانیارانە بڵم لە بەری نامێ نەکە چاودێریت نەکردبێ بیرت نەبێت بۆی بزانین کامان زیاتر وەڵامی پرسیارەکانە بەرا بمینە ئەزیژی تێ فکرم هێدی هێرۆ بە هەر حاڵ ئەمی هەرن ئەنقەرە هێرۆنەها أفكاري ما أيوب دمير لور بمرية أيوب لويدا كيجي لجور مديت لجور هات رجعاندن لأنقرة جي أكران المزن وكو برانيا باجارين مزن أكران المزن تين دانين هيرو لقادين سركي و بيامير أيوب دمير لور نهاوي تفلي ما بدأكو هناك أتموسفير وسقاين ج أنقرة بينا بيش هيرو دفيد ماكو حطانها اسبانیا 1-0 بەرامبەر ئەرجنتینێ دوما هیک یاریە جاما جیهانی 2026 بسەرکەتیە ئەیوب gelek spas بۆ بەشداریاتە ئەس خوازم کاتژ مەرە لەگەلمە پارڤە بکە ئەتمۆسفێرا ئەنقەرە چاوایینەها دەوێ دەما بەردەوام دوێ دەماکو ئەڤ یاری بەردەوام دەبێ. Sirvan rastî sê deverên Enqerê da ekranên gelek mezin ana vekirine ana em alî batı kentêne di parkeka pir mezin da cî digirin nêzîkî 5000 dibe ku zêdetir be jî kes ana divê parkê da ne piştmida jî ez bawerin dibe ku dîmene da xwe diyar bike li rastî gelek sê ekran behbûdin êva girê da ne dewrûberê hemû parkê da ev der tê temaşekirin yani cama cihanet dikarim bêjim ku li Enqerê jî coşeka mezin tê temaşekirin piştî ku İspanyayê gol avêt dikarim bêjim heycaneka pir mezin derkete hewlê lêdaliyê din da jî em dibînin ku di nav yek parkekê da bi hezaran kes him alîgirên Arjantinê ne him jî alîgirên İspanyayê ne ji bo wî jî yani ev reng li vê derî jî xwe derdixîne pêş. بەڵێ ئەیوب لە زۆربەی شوێنەکان سیرمان کردووە لە زۆربەی جێگاکان لە ئەمریکاش و با بڵێن لە نیویۆرک و لە واشنگتن و لە زۆربەی زۆرینەمان کە بینیوە پشتیوانی ئەرژەنتینن دەمێ بزانم لە ئەنقەرە چۆنە لە ئەنقەرەش با بڵێن زۆربەی پشتیوانی لە ئەرژەنتینەکەن یا ئیسپانیا Arastî dikarim bêjim ku mama 50-50 dibêjin yani 105 wisa derdikeve pêş lê dîsa jî hêla İspanyayê hinekî zêde xwe diyar dike zêde mavî jî rastî kesan pirsî بەڵکی لەبەرەوەی نزیکترە لە ئەوروپا wisa dibînin lê dikarim wiha jî bibêjim Arjantin ji bo Tirkiye an jî temaşevanên Tirkiye alîgirên Tirkiye zêdetir e ji bo ku cama cîhanê de herî zêde ewî yani serkeftina wî kêdiye dîsa em dizanin ku gelek yani futbolcuya Arjantin li vê derê tên nasîn Mesî ciyekî berfireh digire ji bo wî jî Arjantin em nikarin bêjin yani zêdekêne carna em dibînin ku vê derê da yani Ez dixwazim pirsekê divirişte bikim ha Tirkiye jî wekû welat tîman niştimaniya Tirkiye jî beşdarî vê cama cîhanî bû lê zû derket tevî ku gelek pêşbînî dihatin kirin ku wê Tirkiye îsal tiştekî baş bike lê Tirkiye zû derket yani ev yek bandora wê li mesela asta temaşakirina lîstikên Kupaya Cîhanî kir ya na herî kêm yariya ku hat li wir nav xelkê helbet kir yani vê derê jî mevcî pirsî yani tu jî dizanî ku yani Türkiye sê cara beşdarî vê cama cîhanî bû yani 2002 dawata ku beşdar bû ama heta sêyan jî derketibû pêş ana golek ez bawerim piştîda diyardir ew nabe ez temaşe nakim lê rengekî wisa gol ewekê derket coşeka Eyûb hêşta gol nebû dîsa dikarim gol nebiye ji bo ezananekî dorê wê derim nikarim temaşe bin ji bo wê dibêjim
اري يعني جوشك دركت انا في دري دا جبو يجي مثلا تركيا وقتا کو يعني زوی داری درکت ببین نبی يعني شعبي وان سربو کو ترکیه زده درکه و پیش آنجی وک 2002 خنشان بده وصانه بو استک دا کتون خاره لیدی ساجی اوا جاما جهانی ببینه جبو هر کسی جوشه که وده در ترکیه جانوسانه مثلا سه دوره انقره دا ام دبینو اکران مزین درخستنه نا پارکاندا herkes تجه کریه انا پشمداجی چیکارم بجیم 5000 کس انا به جما جهانی تماشا ايوب يعني راس جول بو لانها هجمارتن اوف سايد بو او جول جو تبحث او جوش وهيجان وقربلاغ جول بشتا يعني فالا دركت برانيا خلكي وبهر حال ايوب بمره بمينها هفكاري من بيامنير سنور كريم سليمانيه تفلي مدبه وهروها امجد كردو جاركدن جقامش لو فدقر الجماعه مي بحرسيكا بهفر وان هيرو اتموسفيرا قامش لو سليماني وانقره بهفر بين بيش تماشاوانان جاركدن هون حرسي بخير هاتنا سنور امجد وايوب شخوت بمرابو اسخوازم هيرو امهارن جم سنور برغو حطان هانا مرابو بابتشيني لاي سنور روشي سليماني چونه تو اسا لكوي لسليماني وجماوري ارجنتين روشيان چونه اسا من دزانم اسا زوربي ارجنتين اللويا كاتتان باش ام كاتت باش سرتا بيروزباي لتو توكم ودعوي بردن لك اكسيروان كم كبوخشي قوم درب من نامي بلم كهاندريكم والله متوان بروالت ما بزانن كايا خوتان بيخوينو كمن هاندريكم دبين رئيس عمل لشقامي سهولك سليماني لقالوا يك كات ليرة زور درنجا بلام سرجم كوچو كولان وشقام وكافتريا كان وباركا كان سليماني جماريكي هجار زور خلقي لوكو بوتوا وجموجول وقربالخيكي زور كبقي جرمي دوخي سياسي هريمي كردستان استا دوخي شقامكاني هريمي كردستاني جرما وخلقي دلخوشن وبهورن ليدان وبوق ليدان بجادك انا دسورينوا بلام وكو توش عماجت بيكر كبشكي زور لخلقي هريمي كردستان واديارا دابش بون بسر برازيل وارجنتين دا وكوي كي استبيني مان ارجنتين جوليكي لكرا يتبو خوتي دغي كدوخي هاندراني ارجنتين ساده بلش دوخي دابه بله سنور دواز دستی شام بکم اشکره بکم با اوای که زندگی سر اکران دنگ امریکا از نها وک روزنامه‌وان از بیلاینم یعنی نها راست جدر به دنگ امریکا از آلیگری ارجنتین بس لفر از لگل یاریک خوشم ها بێگومان هەردووکمان لەگەڵ یاریەکی خۆشین بێگومان هەر هەندەری تیمی ئەمریکا بووین بەڵام لە دوای ئەوەی کە تیمی ئەمریکا لەوێ نەمارێک و تیمێکمان بۆ خۆمان هەڵبژاردووە کە بزانین پێشبینیمان کردووە کە کوێ ئیباتەوە ڕاستە جا بەپێی پێشبینیەکانی من ئیسپانیا بوو بەڵام پێشبینی سیروان ئەرجەنتین بوو ڕاستە پێشبینی هینجی چەند خولەکمانە بەهەر حاڵ ئەمێ بەهەڕ بەردەوام بکەن سنور وەکی دن ینی تەبەحسا ڕەوشە ئاساییشێ بگشتیە هەرێما کوردستانی کرد و بتایبەت سلێمانی او ایریشن درونین ایرانی و چند بویر دوان چند ایریش چند روزن داوی دچه بون حتی کیجان راده او یک کاریگری لسر آماده بونا یان تماشا کردن وان یاریان یوید یاریا دو ماهی که سلیمانی کرد سیروان دبینین که خلق بپی پیدایستی قناعه که خوی لگال گورانکاری کند دگونجین دلاریمی کردستان بداخل هر چند استیما که یعنی لناو یاری داین و بس ل بابتێکە کەین کە دوورە لە بابەتی سیاسی و ئەمنی بەڵام وەک بینیمان ئەمڕۆنەوە پێشمەرگە لە سلێمانی بە خاک سپێردان خەڵکمان بینی لەگەڵ پرسەی ئەو کوردانە بەشدار بووم بەڵام ئێستا دۆخەکە بە پێچەوانەوە خەڵکی دڵخۆشن لەسەر جادەن دڵخۆشی خۆیان دەرەبڕن و وەکو باسم کرد لەگەڵەوەی کە کات زۆر درەنگە ئێستا لێرە نزیک لە کاتژمێر یەکیشەوە بەڵام باوەڕ بکە تەسەورێکی بەشێکی زۆری خەڵکی سلێمانی لەسەر جادەکانن نەخەوتون ڕەنگە ئێستا خۆتان لە مایکەکەی منەوە گوێبیستی بەشێک لەو دەنگی خەڵک و ژاوەژا و ئەو دڵخۆشی خەڵک بن کە بەسەر شەقامەکانە بەدی دەکرێت جموجۆڵێکی زۆر هەیە بۆیە دەکرێت بڵین هەرچەنە دۆخی ئەمنی و دۆخی سیاسی پڕ لە کێشمە لە هەرێمی کوردستان بەڵام دەبینین کە ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر بەڕێوەچوونی یاریەکان و نەک بەڕێوەچوونی یاریەکان دڵخۆشی خەڵک لە پای بەڕێوەچوونی یاریەکان لە هەرێمی کوردستاندانە بله براستی چی که باکیش وقت جارنا دبیجن لجهنا شاهیه و لجهنا شینیه جیان وصل بردوام دبه جیان شروع بردوام به بلام امش تک بابی گرینه و سر یاری کان سیروان ما لمولا جاری وی
یاریەکان و ئەمڕۆ بە کۆتایی دێ با بزانین چی ئەبێ لە دوای ئەمە بەڵام ڕەوشێکی ناخۆشیش لە دوای ئەمە دوای دروستە بێ بۆ ماوەی بێدەنگی هەتاوەکو جامێکی تر دەست پێ بکات ئەس خۆ ئەف هەستایل گەل من دروست بە هێرۆ یعنی ئەو ئۆڤایەت یعنی تشتەکە ڕاستیە تشتێکی ئەم بێژن پزیشکیە و پشتی یعنی ئەم بێژن قەهرەمانیەکە مەزن وەکو جاما جیهانی بداوی دەبێ هەستێکیش بێن دپرشن بە کوردی ینی ئەم بێژن خەمۆکی دڵتەنگیەک ژبەرۆ ئەسخوازم vê pirsê ji hevkarê me jî li Slêmaniyê û Qamiş û Enqereyê jî bikin ez herim cem emced berî her tiştî emced ev tiştal nav xelkê heye xelk behs dikin her cara ku cama cîhanî ya qehremaniyek pêşbirkek mezin ya werzişê bidawî dibe هەستێکی خەمگینیە جەم خەلکێ دروست دەبێ گەلۆ لە قامشلۆ ئەف تشتات پێ هەست دەکرد بە تایبەت کۆنەها چەند خولەکمانە و وێ جاما جیهانی بە ئاوایەکی فەرمی بداوی ببە بەێ ڕاستە سێوان ینی نەتەنێ جاما جیهانێ ئەم بێژن هەموو ماچێن فوتبۆلێ تایبەت ناوا تیمێن مەزندا هەردەم لەڤەر بگرسایی دەهاتن شۆپاندن و دەما بنکەتنا تیما ئالیەکی ئەو ئالی هەردەم خەمگین دەبوو دشکستی دەبوو ئالیەدن دەبوو جێک ئەم بێژن پێکەندۆکێک پێدەکرد ئان حتا vê دەمێژی نەها یعنی تیمێ ئەم بێژن ئالیگرن تیمێن نە ئەرجەنتینێ کەنێ خۆ تیما ئالیگرن تیما ئەرجەنتینێ لەڤەر دەکەن ئەم بێژن دیمەنێ وان دەکشینە و بن دەکەبن لأما وقت دبينن جوش بردوام هيجي أريجرين أرجنتين الفر بجوش لبندنا جو أرجنتين فجرة جبر جو نافذ ويخم جنيه بكشينن جبر أفخم جنيه نتني روجا كودوية وبكشينن حتى 4 سال دن حتى عم بيجن جامعة جهاني به بله ويجا غيجي ده حزار وسهيدة ويجا ركدن اف جوش و هیجان بردوام بکه لیجنها حیاوی چاقی و هنک امروزن پیشبر کردن هبن یورو 2028 هی هنک قهرمانی دنیا گرینگ هنج جو جماهیر فوتبالی از هیویدارم کو اویاجی بشکی جوی خموکیوان کیم بکه ایوب لباکور کردستانی به تایبت و لترکیه بگشتی حسكرنك يعني وكو سرانسري جيهاني حسكرنك فوتبول هي لدما داويدا مدديت يعني انها ايصال د سوبر ليغا تركيا 2026 2027 بوجارا كم وامت سبور بجداري تيبا يعني بيجن ليغا هري بلند لتركيا ببا افايات شواتي جبو حسكرين فوتبولي ين كرد راستی سیروان دکارم بیشتر کو بناو کردن راجی فوتبال جیکی گرین دگره لپشتی کو ام بیشتر هم تیم آمده و تا کو درکت کادا سری و دالی دین وزی تفان دمین داود زانی تیم زاخوی گلکتی کی گرین گرتبو یه هولی اوت شاناتن شوپاندن یعنی بناو کردن راجی ام ببینیم کو ادی یاری فوتبالی جیکی بالکش دگرن راستی جما جهانی جی دکارم بیشتر کو آن گلک کرد مثل اکران تلویزیونه سر وی ماچه تماشا دکن جبو کو جما جهانی جبو هر کسی چه آگرینه جبو کردن جی مصادر کرده پیش لیدوان دمین دای دا زیادتر کردنه که سر فوتبالجی علاقه در بون نه تنه سر فوتبال در راستی همو ورزش مرد کاره بجه لی فوتبال جیوی هر گاب جی کی تایبته یعنی کرد جی به اودا دخوازن که سرکفتن بدست بکنن آنا راستی پیشیامه دا دیسا ببینه به لیگا ترکیه هیه و آمد درکه پیش روزن پیشیامه دا انجمه پیشیامه دا زیادتر بالا کردن و سر فوتبال جیز گره باش ایوب هلبت پشتی چند روزان جی از باور کن پشتی یعنی روزا سیه مهی یا باور دکم یاریک دوستانه دنابرا آمد سپور و زاخو سپور ده هی یعنی زاخو یا شهری ما کردستانه و اوجی شکی دو تیمن بالکشین بالا اوش باب کرم ولای سنور دمه بزنم ام جو شخروشی که باست کرد سال سلیمانی اگزاری زیاتر بو بابلین یاری کانی بابلی یاری نیونتوی کانه یا بو یاری لوکال کانیش بو شویه خۆشببختانە پێشتر لە هەرێمی کوردستان لیانە لۆکاڵیەکان یاخودیانە ناوخۆیەکان بینەرێکی بەو جۆرە یاخود متابعێکی یان
جمهورێکی زۆریان نەبوو لە ڕاستیدا چکە یاریە لۆکاڵیەکان لە ئاستێکی بچووکترا بەڕێوە دەچون بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا یانەی نەورۆزکەیەکێک بوو لە یانە گەورەکان لە هەرێمی کوردستان و هەوادارێکی زۆری لە هەرێمی کوردستان بە دەوری خۆیدا کۆکردەوە بۆیە زۆر جار کە جگە لە یاریەکانی جامی جیهانی یاخود هەڵبژاردنەکان کە ئەنجام دەدرێ یاریە ناوخۆیەکانیش ئێستا بینەرێکی باش واتە هەوادارێکی زۆریان هەیە بۆیە زۆر جار لە یانەی نەورۆز دەبینین کە یاری دەکرێت بە هەزاران خەڵک دەچنە ساحە ڕاستەوخۆ لە ناو یاریگادا بۆ بینینی یاریەکان ئامادە دەبن. بەڵێ وای ئێستاش ینی دیارەوە شتێک یان و شارێکی چۆنەڵی وەرزش دۆست شار بەگشتی هەرێمی کوردستان زۆریان حەز بە وەرزشە و بە تایبەتیش تۆپی پێ ینی وا پێم وابێ وەرزشەکانی تر نازانم بەو جۆرەیە باسکە یاریەکانی تر بەو شێوازەیە یانە بەڵام تۆپی پێ زۆر لەوێ بەناوبانگە و خەڵک زۆر حەزی پێەیە ڕاستە ڕاستی هێرۆ نها دوێ دەمێدە کۆتەنێ ئەگە دەرفەتە بێ بێژە سنوور کەرەم کە سیروانەگە دەرفەتە بێ پێم خۆشە ئەگەر پێم خۆشە شتێک باس بکەم باسی خەمۆکیتان کرد تێپەڕاندنی خەمۆکی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو منۆکو خۆمە بێ لێمان تێ بگەن کە لە بارودۆخێکی خراپی دەرونیدا بووین بەڵام ئەم شەو تقریبەن جۆرێک لەو خەمۆکیە لەسەر کەسایەتی من ڕەویەوە جار پێم خۆشە شتێکی خۆشتان بۆ بگەڕمەوە هاوکارەکەم کە لێرە لەگەڵ مایە کەمێک بەر لە ئێستا پارەی کردبوو بە خێرەی بەزەوە ئەرژەنتین بباتەوە بەزەوە منێک ئەرژەنتین گۆڵی لێ نەکرێ جا بێگومان خەڵک زیاتر ئەو شتانەش ئەوەش بەشێکە لە یاریەکان و ئەوواکەن سیروان بابینە ئێوەش گوێمان لێ ڕاگرن و چەند پرسیارێک لە سیروانەکەم با بزانم سیروان ئەتوانێت چەند وەڵامی ئەم پرسیارانە بداتەوە ئەز نکارم بێژم ئەس پسپۆرێ فەتبۆڵ ئێمە لە یازی هەوڵ بدەم هێ باشە با هەوڵ بدەین با هەوڵ بدەین بزانین ئەتوانی وەڵامی چەند پرسیار لەمانە هەندێک پرسیارم لە لای خۆم ئامادە کردووە سیروان با بزانم یەکەم جامی جیهانی تۆپی پێ لەکوێ بوو و چه وڵاتێک لە چه وڵاتێک بۆ کێش بردیەوە باشە ئەو هێسانە لە ساڵی چەند بوو ساڵی 1930 بوو ڕاستە وایە لە ئۆرگوای بوو لە وڵاتی ئۆرگوای لە ئەمریکا لاتینی بوو ئۆرگوای دەستخست یەکەم جامی جیهانی یەکەم جامی جیهانی ئۆرگوای بردێەوە و لە ساڵی 1930 کە یەکەم جامی جیهانی زانم هەژمارە تیمێن بەشدار گەلێکی کێم بوون ئەس نزانم نها vê قینایە بیرامێ لێس ئەزان هەژمارەکە بچوو بوون تیمێ بەشدار نەوەک نەها 48 هێرۆ divê کێلیکێدا ئەسخوازم بێژم کۆ ئیسپانیا بفەرمی بوو قەهرەمانە جاما جیهانی جامی جیهانی بەڵێ پیرۆزە لە ئیسپانیا ئەس دەبینم لە پشت ئەمجد بتایبەت ئەس دەبینم قەرباڵغەکە باش هەی هێرۆ کام هەرەنجەم ئەمجد لای ئەمجد بزانین خەڵکەکە چی ئەڵێ چی ئەکەن چۆن ئەگریێن چۆن پێیان ناخۆشە زۆربەی ئەرجەنتینی لەوێ ئەمجد تەگۆ پڕانیاوەی خەڵکی ئالیگری ئەرجەنتین بوون چه ئەتمۆسفێر جەمتە هەیە يعني حتى بريقو ماتش داوي بأليجرين أرجنتينية فرقونيناز عم ببينن كو أليجرين إسبانيا دركتن أليجرين أبنتن أليجرين إسبانيا إيه كتن ديجيتيا أرجنتين إسكننا دركتن يعني نا أماني من فاش كاميريانا أو أليجرين برتغالينا أليجرين من برازيلين لأما فازن كو ما بقى حريرين كو أرجنتين بنكت لأما برازيل جازبودم كو إسبانيا جابوا في سركفتني جابوا في دسخستني بركو قاوا جو مرو علي كاريا علي جري تيما كيبه علي جري تيما جو خوش ديزه جو باش ديزه ايرو جي اسبانيا او يكبو هجايبو جو ببه قهرمان جاما جهاني وكنت بينن لفاش يعني برنگ ورنگ سور بلا بو دنگ تقينا بلا امجد لفي دمات القلمه لفي دمات القلمه داخفه انها لمدريد لاسبانيا باوايك زندي لسر اكرانين ما بيروز باهين آلیگرین تیمان اجتماعی اسپانیای بردوام دکن. بگمان اما دوهم جارا بتوانه اسپانیا بتوانه جامی جهانی بدست بهنه لسالی 2010 یکم جار ئیسپانیا جامی جیهانی بردەوە ئەمە دووهەم جارە ئەم جامە بەدەست بێنێ بەڵام هەمیشە لە دوای ساڵی 2010ەوە ئیسپانیا یەکێک بووە لەو تیمانە کە هەمیشە زۆر ڕۆشتووە زۆر هاتۆتە پێشەوە لە با بڵێن تیمە سەرەکیەکانە بووە بەڵام پێش ساڵی 2010 ئەوانە ئیسپانیا یەکجار ئەوەندە بەهێز نەبوو بەڵام لە دوای ئەوە بەهێز بووە ئیسپانیا و لەم سیروان پرسیارێکی تر یەکێک لە پرسیارەکانی ترەمەوێت لێت بکەم لەم جامی جیهانەیە تۆ ئەزانی ئیسپانیا چەند گۆڵی لێکرا بەگشتی
لە تەواوی ئەم جامی جیهانی ئەم مۆندیالەکە بەڕێوەچوو؟ ئەس بێژم تێماتمایی بمینی یەک گۆل ئەرجنتین چەند گۆڵی لێکرا؟ ئەڤایە هەنێک حساب بۆی دەبێ هێرۆ ئەس بێژم تەف گۆلی ئیرو بوو 9 گۆل؟ نا چەند گۆل؟ 8 گۆڵ 8 گۆل ئەوە نەزانی ئەوە یەک لە پرسیارەکانت نەزانی گۆلێکی بکەم هێرۆ یعنی فەرقی گۆڵەکەین بەڵام گرنگە ئیترە گۆڵش گرنگە ڕاستە بەهەرحاڵ بڕاستی ئەسنزان مەس بێژم دکیلێکە ئەوسا دەهێرۆ یعنی قەرمانیەک جامێکە جیهانی مێژووی بوو بە هەر ئاوایی یەکەم جار بوو مێژووە جاما جیهانی دەهێرۆکۆ بە ئاوای لە سێ وڵاتان هاتە میێوانداریا بێ جاما جیهانی کردن وەکوتە دەستپێکێت گۆ درێژترین جاما جیهانی 39 ڕۆژ و زۆرترین یاری تیاکرا ڕاستە زۆرترین یاری و زۆرترین هەژمارە تیمێن بەشدار 48 تیم و هەر زۆر سەپرایسیشی تیا بوو ینی سیروان تیمە هەندێک لە تیمەکان تیمە بچووکەکان زۆر هاتنە پێشەوە هەندێک لە تیمە سەرەکیەکان کە چاوەڕێ ناکرا ئێمە هەر لە بیرمان چۆتۆ بەرازیل لەکەیەکەوە دەرچووە ئەڵمانیا لەکەیەکەوە دەرچووە ئەو تیمە سەرەکیانە هۆڵندا زۆر زوو ڕۆشنە دەرەوە لە یاریەکان ئێگۆمان ینی ئەم بێژن سورپریزین مەزن مصر گەشت قۆناغێکە پێشکەت قۆناغا شاد زۆر مەغرب جارەکەتن قۆناغا هەرچەندە مەغرب لە یۆرۆ کەپیش زۆر هاتە پێش ببوورە لە جامی جیهانی پێشووتریش زۆرتر هاتە پێشەوە مەغرب ینی تیمێکەوە هێوا شێواژ ئەبێت بە یەکێک لە تیمە سەرەکیەکان و لە ساڵی 2030 یەکێک ئەبێت لە وڵاتانی کە میوانداری جامی جیهانەکەکە جا لەوانەیە ئەو کاتە زیاتریش چونکە کاتێکە لە ساحەی خۆیان یاریەکرێ و پشتیوانێکی زۆریانە بێ زیاتر بتوانن بەرەو پێشێکی هەیە ڕاستە ئەمریکا ئیساڵ یاریان چەند یاریان باش لیست تەوی گۆ زوو دەرکەت لە دیسیژی گەشت قۆناغەکە باش و بگشتی پەرفۆرمانسا ئەمریکا باش وێنی ئەو ڕۆڵا کۆ یەک لەسەر ئاخا خوا دلیزە ڕۆڵەکە پۆزیتیڤش بۆ گەلێک تیمێن بچووژی گۆ دەرفەتا خۆت بینن لێ ینی نها دەرفەت هەیە و بێتر تیم بەشدار ببن هێرۆ ژنها شوندە 48 تیم بەحستێک کردن نها فیفا هەنێک نیقاش هەن هێرۆکۆ بگهێژ 6 و 4 تیم ینی دوقات و بشونا گۆبەرێ 32 تیم بن هەلبەت ئەڤەکی نەهاتی پشتڕاستکردن لێ بەڵام ئەو ژماوەی یاریەکان زیاتر ئەکاتەوە سیروان لەوانەیە بۆ هەندێکە زۆر خۆش بێ ئەوەش خۆشە هێرۆ ئەفتەی واتەیەکۆ دەرفەتە هەنێک وڵاتێن دن و حتانەها نەگەهشتنە قۆناغێن نەگەشتنە جاما جیهانێ دەرفەت هەیەکۆ ئەو جارەکە دن ئەم بێژن وەرن جاما جیهانێ و بەشدار بوون ئیساڵ وەکو نمونە ئوردن بۆ جارایەکێ بخێرا vê سیستەمان و بسایە vê سیستەمان و ئوردنکاری بۆ خۆ بگەینێ وڵاتێک وەکو کێڤێردێ بۆ بەرامبەر ئیسپانیا دیاریا یەکێ یەکسان بوو بەڵێ ئیسپانیا نەیتوانی لێی بەرێتەوە ئەویش یەکێک بوو لە سەپرایزە گەورەکانی ئەم جامی جیهانیا بووە سیروان با لە شانی باسە لە بیرینەکەین سەرۆک ترامپ لە یارێکە بووە لەوێ ئامادە بووە و پێم وابێ سەرۆک ترامپ لە کۆتایەکە شایستا جامەکە ئەو پێشکەشیەکە جابارێ بزانین چۆنە بێ باس لەوە کرا بوو لە ڕاگەیاندنەکاندا بەڵام هەتا ئێستا با بزانین پاشان کە ناو یانەکان و ئەوانە چۆنە بێ ناویانەکە کەشییانەکە چۆنە بێ ئەو هەرگاف چاوای دەبێژوەکو نەریتەکە ینی سەرۆکێ وڵات یانژی سەرۆکۆزیر یان چ بە وڵاتی میێواندار وڵاتێک و یاریە دوماهیکێ وەکیرۆ نیویۆرک و نیوجێرزیە ئەو لەگەل سەرۆکێ فیفا دچن ڕاتژن جاما جیهانی و بە هەڤڕە ددن کاپتێنێ تیما سەرکەفتی و بۆیەکێ فەرمی ئەو بێژن ڕادستی ئەوی وڵاتی تکن بۆ 4 ساڵان وی جاما جیهانی لە ئیسپانیا ببینێ لای ئەو تیمە سیروانجا چەند خۆشە و جامم هەر دەستی لێ بدەیت ئەو جامی جیهانیان چەند کەس ینی داویا داوی ئەڤایە خەونە هەر یاریزانێکی هێرۆ بگهێژەوێ قۆناغێ و بگهێژە جاما جیهانی و جاما جیهانی بەدەست بخینە کلیکەکە مێژوویە نەها ئەم دەبینن لەسەر ئەکران لە دوو جهێن جودایین ئیسپانیایە پیرۆزباهی ئەس باوار دکم لەڤەر بداوی نابن هێرۆ و حتا سبە سبەها و چەند ڕۆژاشی بە بەردەوام بکە بێگومان چەند ڕۆژی تریژ بێگومان بەردەوام ئەبێ و ئەگەر ئەرژەنتینا بیبردایەتەوە ئەم جامی جیهانی بەدەست بهێنابایە
ئەوە دەبوو بە چوارەم جامی جیهانی بۆ ئەرجەنتین چونکە هەتا ئێستا ئەرجەنتینا سێ جامی جیهانی هێناوە و جاری لە 2022 ئەرجەنتین کە جامی جیهانی بەدەست هێنا ئەگەر ئەم جارەبی بردایەتەوە دەبوو بە سێهەم وڵات لە دوای بەرازیل و پێم وابێ لە دوای بەرازیل و ئیتالیا دەبوو بە سێهەم وڵات کە دوو جار بتوانێت لەسەر یەک جامی جیهانی بەدەست بێنێتەوە بەڵام ئەو چانسەی لەدەست من گۆخیت بەحساوەیەکێت کە دەبێت و سێهەم وڵات شار ئیتالیاش لەسەر یەک جامی جیهانی بردووەتەوە و یەکێک ئەم دوو تیمەش ئەمێ ئاماژە بۆ بکەم با ئەمەش بکەم بە پرسیار سیروان فەرمۆ ئەرجەنتینا و ئیسپانیا کەی ئاخر جار بەریەک کەوتبوون بۆ یاریکردن زانی هێرۆ مشتەر گوت ئەس زانم ئەس نەفسۆرم جارا داوی دیارەکە جاما جیهانێدا ئەف هەردوو تیم ئانکۆ ئیسپانیا و ئەرجەنتین هێشتن هەمبەر هەف ینی هەمبەر هەف دەرکەتن ساڵە 1966 بوو ساڵی 1966 بەڵێ وایە ئەوەش ینی بەری ئەمە لە جامی جیهانیە بەڵام لە ئۆلمپیاد و یاریەکە یاریەکە دوماهیکە وەمیرۆکردنانە بەگشتی ینی هەردوو تیم کێم گەلکی کێم بەریەکەوتونە بەڵێ لە جامی جیهانیە بەڵێ لە 1966 بەریەکەوتبوون ئەمە دووەم جاریان بوو کە لە جامی جیهانی ڕوبەڕووی یەک ببنەوە باشە هێرۆ هەگەر پەیامنێرە ماهین بمەڕە بن ئەس دخوازم ئەم جارەکەدن هەرم جەماوە بزانین کاردانەوەی خەڵک چۆنە لەوێ چەندە سەر vê şokê derbas bû şokeke pozîtîv helbet ji bo alîgirên tîma Spanyayê ez nizanim heger peyamnêr amade bin em ê careke din herin cem wan belê Sinûr tu dikarî careke din piştî serkeftina Spanyayê seqa û atmosfêra li Slêmaniyê li gel me parve bike زانم دەنگێ سنوور دەنگێ تێتە یانە بەڵێ سیروان بە پرسیارەکەوتە نەگەشتن بەڵێ من گۆ پشتی سەرکەوتنی ئیسپانیا نەها سەقای سلێمانی چۆنە سیروان ئێستا بە دیاریکراوی ئاسمانی سلێمانی دەتوانی بڵێن بەهۆی تەقاندنی یاریە ئاگرینەکان ئەم لە پشتە دەبینن ئەم شەو لە جیاتی درۆن ئێمە یاری ئاگرینەکانە بینین هیوادارین هەمیشە وا بەخۆشە بەڵێ ئەم شوێنەی کە من لێ وەستاوم ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لێ کۆبوونەتەوە هەندێکی زۆری ئیسپانیا بینین بە هەڵکردنی ئاڵای ئیسپانیا و بە وەکو گوێتان لێ بە هۆڕنی ناو ئۆتۆمبیلەکانیان دڵخۆشی خۆیان دەردەبڕن کەمێک بەر لە ئێستا کە من هاتمان جێگەیە زۆر چۆڵ بوو دەکرێت بڵێ چەند کەسێکی کەمی لێ بوو چکە خەڵک لە ناو کافتریا و پارکەکانە بینەر یاریەکان بوون بەڵام ئێستا خەڵکی ناو کافتریا و پارکەکان هاتوونەتە سەر شەقامەکان ئێستا شوێنەی کە من لێ وەستاوم ژمارەیەکی زۆری هاوڵاتی کۆبۆتەوە لە دەور و پشتم بۆیە باشیش لە دەنگی ئێوە تێنەگەشتم حەزم دەکرد کە بمتوانیایە هاوبەشی یعنی دڵخۆشی ئەم خەڵکە ڕاستەوخۆ لە زوومی کامێراکەی دەنگی ئەمریکا و هاوبەشی پێ بکەم لەگەڵتانە بەڵام بەداخەوە لە بەرەوەی کە شوێنەکەمان زۆر قەرەباڵخە ڕەنگە کێشەی ئینتەرنێتیشمان بۆ دروست بێ بەهۆی قەرەباڵخی و دەنگێکی زۆر هەیە ناتوان لەگەڵتانە ئەو دڵخۆشی و هەیەجانی خەڵک هەنێک دیمەنێ خۆش لە پشت دەکەتن بەڵێ دیمەنە جوانەکەمان بینیوە ئەوەکە ئێستاش سیروان کاکدانا حەمەکەریممان لەگەڵایە ناوبژیوان و شارەزایی تۆپی پێ کە هەمیشە لە یاریەکان و لە دەستپێکیەوەی ئێمە یاریەکان با بڵێن ڕووماڵی یاریەکانی تۆپی پێەکەین لە دەنگی ئەمریکا سپاس بۆ کاکدانا کە هەمیشە هاوکار بووە کاکدانا سڵاوت لێ بێ و سەرەتا پیرۆزت بێت نزیکن لە ئیسپانیاوەیەوە بۆچە پیرۆز و یانی بەلکی نالیگەی ئیسپانیا بەلکی ئالیگەی ئەرجەنتینە کاکدانا تو بێژە بڵێ پیرۆزەیەمە زۆر سپاس ڕێز و سڵاو و خۆشەویستیمێ بۆ بەڕێستان و بۆ بینەرە خۆشەویستەکان من لە دڵەوە پیرۆزبایی لە تۆ کەم هێرۆخان بێژەموو شتێک کازان تۆ هاندەری ئیسپانیا بوویت ئەمڕۆ منی سوورم لەبەرکردە لە خۆشی هەمیشە با بڵێن ئیسپانیا دووهەم تیمم بوو لە دوای ئەمریکا من هاندەری ئیسپانیا بووم سپاس کاکدانا کاکداناڵێت تۆ بەچی ئەزانی کاکدانا هاندەری لەگەڵ ئەرژەنتین نیە کاکدانا چونکە هاندەری بەرازیلە بێگومان دژی ئەرژەنتینە ئەوە هیچ مەجالیتیانە بوو
و بەڕاستیش هێرۆخان ئەوەی من ئەمڕۆ لەناو هەندەران و لەناو زۆربەی با بڵێن وەرزش دۆستان لە ئەوروپا و لە زۆربەی بەرنامەکان کە سیرمە کرد عاتیفەیەکی زۆر 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 زیاتر بۆ ئیسپانیا هەبوو لەبەرەوەی ئەو مشتومڕەی کە ناوبژیوانان دروستیان کردبوو لە یاریەکانی پێشووە کە هەتا ڕادەیەکی زۆر ئاسانکاری هەبوو بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین لە چەند یاریەکە بۆ نمونە ئەوە تۆ زێگوای کرد عاتیفەی خەڵک زیاتر هەست ئەکرا کە ئەیانوێت ئەرجەنتین بە زۆر بەرنە هەتا یاری کۆتایی فعلەنیش بردیان بەڵام هەروەکو بینیمان ئەمڕۆ ئەم شەو یاریەکە سلاڤکۆڤیچی سلۆڤ کاک دانا ئاستی ناوبژیوانەکەی یاریەکەی ئەم شەو چۆن هەڵەسنگێنی؟ بەڕاستی پێت بڵێم هێرۆخان نەک بڵم لەبەرەوەی یاریزانێکی ئەرجەنتینی کردە دەرەوە و زۆر ئەم شەو ئەو یاسانەی تۆپی پێ کە ئەبوایە لە هەموو یاریەکانە بەرجەستە بکرایە ئەم شەو ناوبژیوان لە 100% بەرجەستەی کرد یعنی بە هیچ شێوەیەک حسابی بۆ ئەوە نەکرد کامە ئەرجەنتینە و ئەمە مێسیە و ئەمە نابێ ئەوە بکە و نابێ ئەو بکە هەموو ئەو کارتانی کە پێویست بوو بدرێت لە کاتی خۆیان درا و ئەو کارتی دووەمی زەردەی کە ڕایکێشە ئەگەر هەنێک مشتومڕ ڕەبوو لەسەرەوەی کە گوایە بۆچی کارتی زەردی دووەمیە ئەگەر ئێمە سەیری فاوڵەکەمان کرد بە قاچی چەپی یاریزانەکەی ئەرجەنتین بە قاچی چەپی هات بەرە و قاچی ڕاستی یاریزانەکەی ئیسپانیا بۆیە کارتی زەردی دوم ینی ناوبژیوانەکە من ئەتوانم پێت بڵێم لە 100% یاساکانی تۆپی پێی بە شێوەیەکی زۆر 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 باش جێبەجێ کرد بەڵام ئەومان بیر نەچێ هێرۆخان لەم یاریەیە تیپی ئیسپانیا طبعا ئەمە 39 هەمین یاری بوو لەسەر یەک بە هەموو پاڵەوانێتەکان و بە یاریە دۆستانەکانی شێوە 39 یاریە تیپی هەڵبژاردەی ئیسپانیان نەدۆڕاوە و لەم یاریانەی کە بڕێوە چوو لە جامی جیهانی تەنها گۆڵ کە لێی کرا ئەو گۆڵە بوو کە هەڵبژاردەی بەلجیکا لێی کرد شانازی بۆ گۆڵەوە ئەکەن بەلجیکا ماڵتاناوا بێ ئەنا ئەزانی چۆنە آخر سێری کە هێرۆخا مەسەلاوە نییە مەسەلا ئەوەیە ئەو گۆڵی دووەمەی کە لە بەلجیکاش کرا با بڵێن بە هەڵەیەکی بۆچەکە بوو یعنی مەبەستم لەوەیە ئاستی من لەوە کەم ناکەمەوە کە بڵێم ئیسپانیا تیپێک بوو ینی هەموو کەس شاوەڕێی ئەوەی ئەکرد کە ئیسپانیا زۆر بە زەحمەت گۆڵی لێکرێ من مەبەستەکەم لەوەیە یعنی کەمترین یەک گۆڵی لێکراوە بە هەموو گۆڵی کەم لێکردانا و هەوڵی گۆڵی زۆریش نادات ینی بە شێوازە یاریەکە هەوڵی گۆڵی زۆریش ناکە ینی شڵەژانی پێوە دیار نییە تیمەکە کاکدانا ئەس دخوازم vê derfetê bikar bînim ji ber got her car kagdana di vê dema cama cîhanî dibû mêvanê me wext kurt bû ez dixwazim hinek kat bidim kagdana ku behsa asta niha dem heye behsa asta navbijîwaniyê ji destpêka ji roja یاریە یەکەم یا مەکسیکێ چێبوو حتا vê yariyê te bi giştî çawa dît kagdana asta navbijîwaniyê û li gel ew miştûmirê ku li ser Arjentîn di çend yariya diçêbû کاکدانا دیارە کاکدانا پرسیارێکی تەکنیکی هەیە بەرحاڵ ez ê vê pirsê bihêlin ji ber wexwazim derfetê bidême hêreko li ser biaxive kagdana yek ji wan kesa bû ku bi awayekî berdewam dibû mêvanê me niha jî ew dîmenên zindî ku niha derdikevin hêro ji Arjentînê ne bi awayekî rastixo پیرۆزباهیên handerên tîma niştimaniya Arjentînê li seranserî Arjentîn İspanya dڵی خەڵک ئەوە مەکەرەوە nebime bême dest bême bes bû bi her hal mitxwaz ez bêjim ku ev dîmenên rastixo niha em dibînin براستی و هر بردوام من هنوز باور دکم د چند دم جمێرên پێش de heta beyanî piraniya van welatan niha demjimêr gelekî derenge ji ber wilo wê berdewam bikin لەوێ ئەبینین سیروان لە دیمەنەکان ئەبینین ئێمە کە خەڵکێکی زۆر ڕژاونەتە سەر شەقامەکان پشتیوانانی ئیسپانیا کە
خۆشحاڵی خۆیان دەرەبڕن بە ئاڵای ئیسپانیاوە ئەو خەڵکامووی زەرد و سوورە کاتەوە چۆنەڵی بە تەواوەتی لە شاشەکە ئەوە ئەبینین لەم لاشەوە لە ناو با بڵین ستادیۆمەکە هێشتا کە تیمەکە لەوێن ئێمە چاومان لێیە کە چۆن خۆشحاڵی دەرەبڕن ئەندامانی ئەو هەڵبژاردەکە کە سەرکەوتنیان بەدەستێنا و چاوەڕی ئەوە ئەکەن کە کاسەکەیان پێ بدرێت بەلکی بەرنامامە ئەم نەگهێژن کۆ دوێ دەما هاندە بە ئاوایەکی ڕاستوخۆ وەشانە زیندی بکن بەلکی لێ جارێکدن ئەمێ بینم بیرە بینەران کۆ سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ لورە لە ستادیۆمە مێت لایف لە نیویۆرک و نیوجێرزیە و دچارچەوەی ڕێوڕسمێن دانا جاما جیهانی بۆ تیما سەرکەفتی تیما ئەسپانیایە و سەرۆک ترامپ لەگەل سەرۆکی فیفا ئینفانتینۆ جیانی ئینفانتینۆ بە ئەوەیەکی فەرمی جاما جیهانی پێشکەشی ئیسپانیا یان کاپتێنێ تیمە ئیسپانی بکەین تیمی ئیسپانیا ئەکەن و ئەمەش هەروەکو ئاماژەمان پێکرد دووهەم جامی جیهانیە کە ئیسپانیا بیباتەوە باشە سیروان زۆرترین جامی جیهانی چ وڵاتێک بردوێتێ و لە ساڵەکانیش ئەگەر بتوانی هێرۆ تدزانە ئەزنا پسپۆرێ فەتبۆڵێمە جارێکی ترژەزم پرسێ خۆ پچێکی قورسر بکە جارێکدن نەنا من حەزەکەم لە ئاستێکا بیهێڵمەوە کە بتوانی جوابی دەیتەوە ئەس دەبێژم بەرازیل ئەس دەبێژم بەرازیل یعنی دڵنیانیت بەرازیل چەند جار؟ 5 جار 5 جار بەڵێ ساڵەکان جارە ئیجاتە قورس کرد ئۆکێ نەها پرساتە خۆش بوو ئەز ژیە نو دەست پێ بکەم هەری داوی بەرازیل بەری 24 ساڵە ڕاستیژی تیمەکۆک بەرازیل لە 24 ساڵ دەست نەخستیە 2002 بەرازیل جارە داوی بوو جاما جیهانی دەستخست بەری وێب 4 ساڵە 98 قۆناغا داوی گێمە داوی بەس فەرەنسا دۆڕە بەری وێ 94 لە ڤی وڵاتی لە ئەمریکا جارە یەکەم لە ئەمریکا لەگەڵ ئیتالیا هەلبەتەوە چاقەزین بچوو بووم هێرۆ ئەس منا بەس بۆ خەونەکێ تێ بیرم من 94م بە تەواوەتی ینی ئەو جامی جیهانی کە بە تەواوەتی بیرما 94 تێ بیرامەوە خەونەکێ 98 باش تێ بیرا من لێ بڕاستی باسی تەمەن نەکەین من بیرم تیشترا و ئیجابەری وێ زەحمەت دەبێ هێرۆ بڕاستی 56 62 بەڵێ بەرازیل 5 جار جامی جیهانی بردوتەوە کە زۆرترینە هەتا ئێستاژ لەگەڵ ئەوەی کە ئەوەندە ساڵەیە بەرازیل نەی بردوتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆرترین جامی جیهانی بەدەستێناوە و هەرگاوژی بڕاستی حتا ئیساژی هەرگا وەکو کاندیدێکی سەرەکیە بەڵێ بێگومان هو هەر ناوەکە کاڵی بەرازیل ناوەکە لەوێ خۆی سامێکی هەیە لەگەڵ تیمەکەی بەرامبەری بەڵام سیروان پێم وابێ ئەمە دوایین جامی جیهانیشەکە یاریزان مسی بەشداری تێدا بکە بەڵام لەوە ناچێ ئیتر بەشداری بکە تەمەنی 39 ساڵە بەفەرمی ڕانەگەهاندیە بەڵێ بەفەرمی ڕاینەگەیاندۆ بەڵام لەگەڵ تەمەنەکەی تر لە نزیکەی 40 ساڵەوە خانە نشینە بن بەڕاستی بەڵامی تر با بگەڕێنەوە لای پامنێرەکانمان یا ئەگەر کاکدانا ئامادە بێ جارێکی تر بگەڕێتەوە لامان با بزانین دەرهێنەری بەرنامە دەتوانێت کێمان بۆ بگەڕێنێتەوە بزانین کێ لەسەر خەدماوە لەگەڵمان هەرسێ پامنێرمان لەوێن با بگەڕێنەوە لای ئەیوب لە دوای گۆڵەکەەوە لە دوای سەرکەوتنەکەەوە نەمانزانی لای ئەیوب چۆنە ئەو خەڵکەکە زۆرتری ئاماژەی پێکرد کە زۆربەی پشتیوانی ئیسپانیا بوون لای ئەیوب ئەیوب ڕەوشەکە لای تۆ چۆنە ئێستا؟ راستي روش انا gelmi çiye ana vakta ku em temaşe dikin beri çend dakika vederi ve hazaran kes hebu ama dikarim becim zor kes çun gelek kes ama neman jibo ji rasti hen kes vakta ku vederi çun dilevan gelek xemgin bu le hen kesi gelek efan cida bu rasti vederi da yani Ankara'da em dikarim becim ku bandoraka İspanya'ya ser hemu kesi da xwe diyar kir
لراستي كو ارجنتيني برسكريا ارجنتيني ذكرنجي او جي قال لك بون او جي دفي دريدا خمجين جنة مالافه جبوك السبيجي شخوا او كار دستك انا بشكل كي وصل داوي بو بله ايوب مر بمين از هرم قام شلوم هيرو هرم جم امجد جارك دن امجد دسبيكا في برنامج تگو اليجرين ارجنتين جين اسبانيا بيترن ولو خياد كبراسي اخافتنا تراست وجبر قالدو تدنرم ها فالاي كسنا ماي بكت شون راس ام بيجن نها كيم كس ليفر معنا او جي كسن اليجري ارجنتين نجبرغو خمجين دبكو لحطان ها معنا لما برانيا اليجرين اسبانيا نها بري خدان سنترا باجار شبوكو ام بيجن كيف خوشيا خود دوام بكنج بر برازيل فرستايلك هي دما كو تيما وانا بسرد كذا بعربيان باوتومبيلان لنافا باجار دقارن وكيف خوشيا خو بردوام بكن حتى ساعتين سبايش خو سيروا انها لفر ساعات يكوني في سري سباهيه لما اليجرين اسبانيا ام كارن دنگ بكن دنگ تقينان جندري باجار تي دنگ كيف خوشيه دنگ تومبيلان هين بردوام ودقارن تفيكو كيمن جيلي اما بردوام كيف خسين بله امجد براسي قامش لو جي وك سليمانيه قال لك جرى راستي ايريشن وكي دن هاتنا دما شرين داويدا ام بيجن درون وايريشن وكي دن لتقين وليستكين اغريك وانها تيم بهيستن لقامش لو اي كيف خوشينه ام هي بدارو هرقاف وصابن تقينن كو وصاتين بهيستن هرقاف اي بيروز باهيابن بله هيرو بابچین لای سنور بزانین امجد باسی اوا که او تیمی براوی سنور دله دوایی با اتومبیل لناو شار اگرین و خوشحالی خوان داره برن آهل سلیمانی شتکی واه هیا لهریمی کردستانی جنری تکی لو جوره هیا هيرو داولي بردنا كامل لبرو قربال خي شوينك دنك زور بباشي ناقات لايمن يعني توزي بزحمة دنقية وقات لايمن بلام بدنياية ويك الرنقة ايو استاقر نشي بينن قوبيستي نمايشي اوتومبيل بن بدر لو يك خلق خوش ياناتوني بسرجادة كان لرقي اوتومبيل كان يعني نمايشة كان وهورليتان ودرافتكن قوتان ليتي شماريكي هيجكار زور اوتومبيل وخلق رشاون بسر شقامة كان تابر دوامي يعني لبردوامي برنامجي ما تاديت شماري هات ندروي هاندراني اسبانيا زيادة تبدأ الخوشي خلقو قربال خوج مجول سر شقامة كان زيادة تبدأ هيرو كم خوش اشتيك بلم تو جوريك لنا عدالتي برامبر بسيروان هستن فكرنا عدالتي برامبر بسيروان كيف سيروان خوي دوخي دروني الرنقة هند لبارنا ببوي دوراني أنا كي توش بكوملك برسياري جورا وجورا خستبردم تفكرنا ويكي زور كرس أبو أمر عادي دروني سيروان كيف راس نانا سنور خمينا من والله ما همو برسيوي دا خمينا نانا هتا استا والله مكاني باش بويا لبرسيارك دو لدو شوينين دو برقي برسيارك نزاني باشا سنور از پرسک دنشته بکم السليمانيه بو كسنگو سليمانيه نزانن شار ناس ناكن باش تنها جهه تنها ليرا وسطاي جرد بين شا او شقامه هان چيه کو خلق لو باوايكي غرسيله كوبونه سيروان بقورة من باش برسيارك تيناقة مكوتن بهوي قرباو في جهة سنور دمانيو بزانين او شويني كإستا تويلي او ناوچه چه ناوچه که بو هر کسی که نزانه سلیمانی شارزانه به بوی بزانین لکوید لسلیمانی بله ئێستا تێگەشتم من لە شقامی سەهۆڵەکەی سلێمانیم کە یەکێکە لە شقامە هەرە دیار و قەرەباڵ خەلکان و پڕجم و جۆڵەکانی شاری سلێمانی ئەم ئێرە وەکو ناوەندێک وایە لە ڕاستیدا کورد زۆر جار بۆ دەربڕینی خۆشیەکانی بۆ ناڕەزایەتیەکانی ئەم شقامەی بەکارێناوە هەرم شقامی پشتی من بوو کاتی کە پرسی ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە کەوتە دۆخێکی ئەمنی خراپەوە خەڵکی بە درێژای ئەم شقامە ناڕەزایەتیان دەرەبڕی زۆر جار لە مناسبە خۆشیەکانیشە دووبارە سنور سپاس هەر بۆ زانیاریتان ئێستا ئەوە سەرۆک ترامپ لە ناو ستادیۆمەکەیە ڕۆژتە ئەوێ تاوەکو کاسەکە پێشکەش بە تیمی ئیسپانیا بکات لێ مخابن هێرۆ ئەم نکارن وی بە شیش بەرگ و دەما مەلڤێدەکێ بداوی دەبێ بەرنامەیە زندی هەلبەت ئەمێ لەسەر پلاتفۆرمی دەنگی ئەمریکا بێگومان بڵاویانەکەینەوە بەردەوام
بەردەوام بن لەسەر پلتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر سوشیال میدیای دەنگی ئەمریکا کە بتوانن هەموو بابەتەکانمان ببین و هەروەها زانیاریەکانتان لەوێەوە بۆ گوازینەوە و وێنەی جۆرا و جۆریشتان پێشکەشەکەین کە لێەوە بیبینن وێنەکانی کە سەرۆک ترامپ چۆن با بڵین ئەو جامی جیهانیە پێشکەش بە تیمی ئیسپانیا دەکات. هێرۆژ دەستپێکە ژڕۆژە یەکی 11 حزێرانی حتا ئیرۆ باوایکی ڕۆژانە ڕۆژێک و بەرنامەیە زندیە دەنگی ئەمریکا سەر تەلڤیزیۆنی هەبوو بەشێکی تایبەت بە ڕۆمالکردنا ینی ڕۆمالەکە تایبەت بە جاما جیهانی هەبوو. ئەزوتە چەند جارە هەور دەکەتن لێ پرانیاوێ من دەکرد و جارێکێژی هەفکارامە بیتە مەشایخی ئەو بەرنامە پێشکەش کرد. مخابن و ئەف بەرنامە دووماهیک بەرنامەک و پەیوەندیاوێ بڕۆمالێکە تایبەت یان میڕۆماڵە تایبەت یا جاما جیهانی بە بەرحال ئەمێ هەر ئەم بێژن هەلکەفتێ نووسین وەرزیشی باوایەکی بەردەوام هەم لەسەر تلڤیزیۆنێ هەمژی لەسەر پلتفۆرمی مەدیا جوواکیە دەنگی ئەمریکا ji bo bînerên xweşewîst bişopînin û vêyekê ji hêro em gihiştin dawiya vê romala taybet pîroz be bo alîgirên Espanyayê û good luck wek dibêjin ji bo yanî hard luck ji bo alîgirên Arjentînê heta careke din bimînin di xêr û xweşiyê de. هەر لە خۆشییا بن کاتێکی خۆش.